بەڕێزانم کاتتان باش ئەم دیمەنەی دەیبینن سەر ڕووباری سیروانە ناوچەی گەزەڵان ڕێگای نێوان دەربەندیخان کەلار دەکەوێتە ئێرەوە. بەڕێزان دیارە لەم ناوچەیە بە درێژایی بە تێپەڕبوون بە ڕێگای نێوان دەربەندیخان کەلار لەسەر ڕووباری سیروان ژمارەیەکی بەرچاو کارگەی دەرهێنانی چەولم لەسەر ڕووباری سیروان هەیە. تەواوی ئەم کارگانە کە لەسەر ڕووباری سیروان هەن بوون بە هۆکار بۆ تێکدان و شێواندنی ژینگە و بۆ لەناوبردنی ئەو ڕووبەرە سەوزایانەی کە هەیە. وەک لە دیمەنەکان دەیبینن ئەم ناوچەیە کە ئێستا لەلایەن ئەو حەفارانەوە کاری لەسەر دەکرێت بۆ دەرهێنانی چەولم، پێشتر ناوچەیەکی تەواو سەوز بووە، بەڵام لە ئێستادا دەیبینن تەواوی ئەو درەختستانە سەوزاییە هەمووی لە ناو براوە. وەجگە لە ناوبردنی ڕووبەرە سەوزاییەکان ڕێڕەوی ئاوەکەشیان گۆڕیوە. ئەگەر تەماشا بکەن لە دیمەنەکانە پێشتر ئەو ڕێڕەوی ئاوە لەم لایە بووە، ئێستا ئەو ڕێڕەوی ئاوەیان گۆڕیوە. وەجگە لەوەش لە بەشی سەرەوەی ئەم ناوچەیە زەوی کشت و کاڵی لێ کە کۆمەڵێک فەلاح کاری کشت و کاڵ لەو ناوچەیە دەکەن، بەڵام بەهۆی کارکردنی ئەم غەسالانەوە ئەو زەوی کشت و کاڵانە بەشێکی لە ناوچوون یاخود مەترسی لە ناوچوونیان لەسرە. ئەگەر تەماشا بکەن تەواوی ئەو بەشەی سەرەوە ئەو بەشانی کە سپی بوون پێشتر هەمویان ڕووبەری سەوزایی بوون وەکو ئەم دیمەنانە کە دەیبینن، بەڵام بەهۆی کارکردنی ئەم غەسالانەوە تەواوی ئەو دیمەنان لە ناو چووە. و ئەمەش ئەم کارش دژی یاسای پاراستنی دارستانەکان و دژی یاسای 8 ساڵی 2008 یاسای پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمە و هەتا ئێستا ژیجێکێک لەم خاوەن غەسالە و کارگانە هیچ جۆرە قەرەبوویەکی ژینگەی ئەم ناوچەیان نەکردوێتەوە و ڕۆژانش بەرپرسان لەم ڕێگایەوە تێدەپەڕن و ئەم دیمەنانە دەبینن، بەڵام هیچ جۆرە کارێک ناکەن بۆ ڕێگریکردن لەو دەستدرێژیانەی کە دەکرێتە سەر ژینگەی ئەم ناوچەیە. و ئەمانش بەڕاستی جێگەی نیگەرانی و ناڕەزایەتی و بە هیواین کە حکوومەت کاری جدی بکات بۆ وەساندنی ئەم غەسالانە.